سەرەتا پیرۆزبایی هەشتی مارس لە ئێوە و لە سەرجەم ئافرەتانی گیان و کوردستانەکەم بە تایبەت بنەماڵەی سەربەرزی شەهیدان ئەمڕۆ بۆ بەرزڕاکردنی ئەم یادە و هەروەها بۆ بەرزڕاکردنی نۆیەمین ساڵیادی دامەزراندنی دەستەی خانمانی هەڵەبجە هەستاین بە ئەنجامدانی یەکەمین فستیڤاڵی کاردەستی بە ناوی کچانی کانی عاشقان. بیرۆکەی ئەم فستیڤاڵەش بۆ ئەو ئەگەڕێتەوە ئێمە لە ساڵانی ڕابردوو بە چەندین پێشانگا و بە بازاڕکردنی بەرهەمەکانی خانمان هەستا بووین بەرهەمەکانمان پێشکەش کردبوو، بەڵام باشتر مانزانیوە بۆ فراوانترکردنی کارەکان و هاندانی خانمان بۆ هاتنە دەرەوەیان و بە بازاڕکردنی کارە دەستیەکانیان کارێکی فراوانتر بکەین، ئەویش ئەنجامدانی فستیڤاڵێکی ساڵانە بێت هەتا زۆرترین ژمارە و ڕێژەی خانمانتیایە بەشداری بکەن. و سواز بۆ خوای گەورە لە یەکەمین ساڵی فستیڤاڵەکەمان 56 خاتوونی دەسڕەنگین ناویان تۆمار کرد و بەشداری ئەم فستیڤاڵە بوون. ئومێدەوارین خەڵکی شاری هەڵەبجە و شوێنەکانی تریش سەردانی ئەم پێشانگایەمان بکەن، بە چاوی خۆیان کارە دەستیەکانی خانمان ببین و بەرهەمە خۆماڵیەکان ببینن و ئەمە شەبێتە پاڵپشتی و هاندانی ئەم ژمارە ئافرەتە کە بەشداریان کردووە و ئەبێتە سەرچاوەیەکی داهاتی باش بۆیان. بەڵێ بەخێر هاتن دەستخۆشیتان لە یەکەم و دەستخۆشی تەواوم بۆ ڕێخەرانی ئەم فستیڤاڵە جوانە کە یەکەم جارە بە ناوی فستیڤاڵی کچانی کانی عاشقان دەستخۆشی لە ڕێخەران یەکەم و هیوای بەردەوامبوونی ئەم جۆرە چالاکیانە بۆ پارێزگای هەڵەبجە. من وەکو یەکێتی ئافرەتانی هەڵەبجە بەشدارم لەم فستیڤاڵە جوانە کە بەکاری دەستی چەند خانمێک هاتوونەتە دەرەوە و ئیشی کاری دەستی لەخۆ ئەگرێت کە بە بۆنەی ڕۆژی بە بۆنەی ڕۆژی هەشتی مارسەوەیە و ئەم فستیڤاڵە 2 ڕۆژ بەردەوام ئەبێ کە ئەو خانمانەی کە توانایان هەیە بێنە دەرەوە کار و چالاکیەکانی خۆیان لێرە نمایش بکەن. هیوای کاری باشتر و چالاکی لەم جۆرە کە زۆر پێویستە بۆ پارێزگای هەڵەبجە.